لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني صوت نوت وحبلوان كان تفسير القرآن بيروز بهم وخزمتان ومن بس رزامندي خواهي قور وهوادان ايوي ازيز سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قول معروف ومغفرة خير من صدقة يتبعها أذى والله غني حليم. بەڵێ خۆشەویستان، هەر لە درێژەی باسی بەخشین لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتەعالە کە لە دوو ئاەتی ڕابردوو وەکو لەوانەی ڕابردووش لە خزمەتیدا بووین، خوای گەورە سوبحانەهو وتەعالە نمونەی ئەو کەسانەی هیناوەکەوە لە پێناوی خوای گەورە دەبەخشن لەو پاداشتەی کە چاوەڕوانیان دەکا بەلای کەمی 1/700 و هەروەها زیاتریشیان پێدەبەخشی. بەڵام ئەوانە کەسانێکن کەوا بە ئیخلاسەوە لە پێناوی خوای گەورە دەبەخشن لەو جێگایانە و دەیبەخشن بەو جێگایانەی کە خوا سوبحانەهو وتەعالە فەرمانی پێکردێ و لە دوای بەخشینەکەشیان منەت ناکەن و هەروەها ئەزیەتی ئەو کەسەش نادەن کەوا چاکیان لەگەڵ کردێ و هەروەها سەدەقەیان پێبەخشیە. لێردا دەفەرمی قەول معروف وصدقة، واتە قسەیەکی خۆش و هەروەها مەغفیرەیەک و لێبوردنێک چاکترە لە سەدەقەیەک لە بەخشینێک کە لە دوای ئەو سەدەقەیە ئەزیەتدان بێ. یەتبعها ئەذى والله غني حليم. خوای گەورەش غەنیە و حەلیمە کە دوو ناوە لە ناو پیرۆزەکانی خوای گەورە. بەڵێ خۆشەویستان، قەول معروف ومەغفرة کەواتە لەو حاڵەتەی ئەتو دووشتت لە پێشە، یانەوە تا دەبەخشی و منەت و ئەزیەت ناکەی کە ئەسڵ وایە ئەو هابی، یان ئەوە تا کەسانێکەیە دەبەخشن بەڵام لە دوای بەخشینەکەیان لەو حاڵەتەی منەت دەکەن یاخود ئەزیەتی مقابلەکەیان دەدەن. ئیتر لە حاڵەتی دووەم ئەگەر بێت و کەسێک ببەخشی و لە پاشان منەت بکا و ئەزیەتی مقابلەکەی بدا، لەو حاڵەتەی با نەبەخشی باشترە، بەڵکو قسەیەکی چاک بکە، داوای لێبوردن بکە، باشترە لەوەی کەوە ببەخشی و پاشان ئەزیەتی مقابلەکەی بدا. ببەخشی و پاشان ئەزیەتی مقابلەکەی بدا. جا قەول معروف کەواتە هەر قسەیەکی خۆش بی، معروف بی شەرعەن و عورفەن، واتە قسەیەکی چاک بی لە شەرعدا بە چاک حسێب بکرێ و لە عورف و لە عادەتی خەڵکیش بە چاک حسێب بکرێتن. کەواتە ئەگەر قسەیەکی خۆش بکرێ لەگە ئەو کەسەی هاتی داوای یارمەتیت لێ دەکاتن، قسەیەکی خۆش دوعایەکی لۆ بکەی، بڵێ ئینشاءڵڵا خوای گەورە پێت دەبەخشی، خوای گەورە خەزائینی پڕە، خوای گەورە دەرگای خێری لێ بکاتەوە، خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئومورت لە بۆ سەهل بکە. هەر قسەیەکی خۆش لە هاوشێوەی ئەو قسانە. قەول معروف و مەغفرە واتە داوای لێبوردن. داوای لێبوردن وەکو زانایان دەفەرمون لەوانەیە ئەو کەسەی کە هاتیە داوات لێ دەکا ئیلحاح دەکا لە داواکردنەکەی، زۆر پێداگری دەکا، دەبیتە مای ئەوەی کەوات و نەفسیەن نامورتاح بی لەو هەم داواکاریەی، ئیتر لێی ببوورە. کەواتە قسەیەکی خۆشی لەگەڵ بکە و لێی ببوورە ئەو ئیلحاحکردنەوە و ئەو ئەزیەتدانەی تو لێی ببوورە. و یاخود و مەغفرە لە ستر هاتێ، واتە ستری بکە، ستری بکە کاتێکەوە هاتیە فەقری خۆی لە بۆ تو بەیان دەکا، محتاجی خۆی لە بۆ تو بەیان دەکات و ستری بکە. قسەیەکی خۆشی لەگەڵ بکە و ستری بکە لە ناو خەڵکی فەسحی مەکە، باشترە لەوەی کەوە سەدەقەیەک بکەی بەخشینێکی پێ ببەخشی بەڵام لە دوای ئەوە یەتبعها ئەذى، بەڵام لە دوای ئەو سەدەقەیە ئەزیەتدانی تێدابی، ئازاردانی تێدابی، ئەوجا بە منەتکردنە سەری و یاخود بە باسکردنی لە ناو خەڵکی یان بە چاودادانەوەی یان بە کەمزانینی، ئەوانە هەمووی ئەزیەتدانە، شعور بریندارکردنی، ئەوانە هەمووی ئەزیەتدانە. کەواتە نەبەخشی بەو شێوەی باشترە،
بەڵام ئەگەر ببەخشێ بەبێ بنەت و بەبێ ئەزیەتدان و لە پێناوی خوا و بە نیەتی ئیخلاص تەبەنەوە باشترین حاڵەتە. ئەگەر ئەوەی دووەمیان بوواتە بەخشیت و ئەزیەتدان لە دوادە نەخێر نەبەخشی باشترە، بەڵکو قسەیەکی خۆش و مەخفیرە و لێبوردنت هەبی باشترە لەوەی کەوا ببەخشی و ئەزیەتدانی تێدابی. والله غني حليم. جاخوای گەور لێردا ئیشارەت بە دوو ناو لە ناو پیرۆزەکانی خۆی دەکات لێردا. والله غني کەواتە خوای گەورە ئەو پەڕی دەوڵەمەندە پێویستی بە خێری کەسانێکی خواپێداو نییە. کاتێکەوە خوای گەورە داوا دەکاتن ببەخشن لە پێناوی خوا، مانای ئەوە نییە کە خوا پێویست پێ، والعیاذ بالله، بەڵکو بە پێچەوانەوە. يا أيها الناس أنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد. أي خەڵچینە ئەنگۆ هەمووتان محتاجن لە بۆ خوا سبحانه وتعالى. خوای گەورە دەوڵەمەندە، بە هیچ شێوەیەک احتیاجی تێدا نیە لە هیچ ڕوویەکەوە، بەڵکو ئەو پەڕی دەوڵەمەندە سبحانه وتعالى. کەواتە کاتێکە کەسێک کە دەبەخشی وا تێنەگا خوا پێویست پێ، نا، ئەوە تاقیکردنەوە ئیبتیلایە کە خوای گەورە داوای لێ کردیە و نەفعەکەشی دەگەڕێتەوە لەو برایانی فەقیر، ئەوانەی کەوا نەدارن، ئەوان سوودی لێ وەردەگرن و پاشانیش کەسی کاتێکەوە دەبەخشی ئەو بەخۆی سوودی لێ وەردەگری، بۆی کەوا بەرکەت دەکەوتە ناو ماڵ و منداڵی و هەروەها ئەو ڕاحەت البال و ئەو مرتاحیە لە دڵ و دەروونەوە پێ دەبەخشرێ و لە پاشانش ئەو ئەزر و پاداشتە چەندین قاتەی کە وەکو باسی کرد لە ڕۆژی قیامەت دەیداتەوە. کەواتە خوای گەورە پێویست پێنێ سبحانه وتعالى و حەلیمیشە. حەلیمە، خوای گەورە حلمی هەیە، خوای گەورە سەبری هەیە سبحانه وتعالى. واتە کەسێکەوە گوناهێک دەکا و تاوانێک دەکا و ئەزیەتی کەسێک دەدا، خوای گەورە بەتوانایە دەم و دەست سزای بدا، بەڵام خوای گەورە حەلیمە سبحانه وتعالى. حەلیمە کەواتە لا يعاجل بالعقوبة. خوای گەورە پەلە ناکا لەوەی کەوا دەم و دەست عقوبەی کەسێک بداکەوە سەرپێچی کردیە، بەڵکو خوای گەورە حلمی هەیە لەسەری دەوەستی تاوەکو پەشیمان بیتەوە ئەگەر نا ئەوجا دواترێ ئەو کەسە معڕەزە لە بۆ عەزابی خوای گەورە. و هەروەها دیارە ئیشارەتی شەلۆ ئەوەی کەوا بەڕاستی ئێمە پێویستە لە قەدەر ئەسما و صفاتەکانی خوای گەورە سبحانه وتعالى ئێمە بەندایەتی لە بۆ خوا نیشان بدەین بۆ ئەسما و صفاتانەی خوای گەورە. کاتێکەوە ئیمانمان بە هەموو ئەسما و صفاتەکانی خوای گەورە هەیە، لە بۆ نمونە لێردا باسی غەنی کرد، باسی حەلیمی کردێ. کاتێک ئێمە یەقینمان هەیە کە خوای گەورە غەنیە، کەواتە ئێمە خۆمان بە دەوڵەمەند ناتە پێش چاوی هەرچەندە هەموو دنیا ئیمە بی، هەر فەقیرین بەرامبەر بە خوا سبحانه وتعالى. ئەوە یەک. و بەندایەتیکردنمان بە ناوی حەلیمی خوای گەورە سبحانه وتعالى ئەوەیە کەوا خوای گەورە کە حەلیمە پێویستە ئێمەش ئەسڵەن حلممان هەبێت بەرامبەر بە بەرامبەرەکانمان. کەسێکەوە فەقیرە هاتیە ئیلحاح دەکا و ئەزیەتت دەدا، حلمت هەبی لەسەر خۆ بە، ئازاری مەدە. کەواتە تاوەکو خوای گەورە حەلیم بی لەگەڵت، پێویستە حەلیم بی لەگەڵ خەڵکی. يا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. پاشان خوای گەورە سبحانه وتعالى بە نیدای یا أيها الذين آمنوا کە لێرە و لە سەندین جێگایت کە بەو شێوەیە خوای گەورە ئیمانداران بانگ دەکا کە وەکو چەند جارش باسمان کردێ کە دیارە کاتێکەوە بە یا أيها الذين آمنوا بانگمان دەکا ئەو داواکاریە کە لە دوای یا أيها الذين آمنوا دێ لە پێداویستەکانی ئیمانە. لێ خوای گەورە بە یا أيها الذين آمنوا بانگمان دەکا ئەگەر ئیماندار ئەو پێداویستەی ئیمان جێبەجێ بکە کە لە دوای ئەوە تا هاتێ. و هەروەها جێبەجێکردنی ئەو فەرمانەی کە لە دوای یا أيها الذين آمنوا هاتیە لە قەدەر ئیمانی ئەو بەندەیە، نوقسانیشیت بەڵگە و دەلاتە لەسەر نوقسانی ئیمانی ئەو بەندەیە. يا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. أي کۆمەڵی باوەڕداران، صدقات و بەخشین و خێرەکانتان بەتاڵ مەکەنەوە بە منەتکردن و بە ئەزیەتدان. کەواتە بەڕاستی وەکو لەوانەیە ڕابردووش باسمان کرد، کاتێکەوە چەندە گرنگکە کە کەسێک کارێکی چاک ئەنجام بدە لە خێر و سەدەقە و هەر کارێکی دیکەی کەوا خوای گەورە دەوێت سوبحانه وتعالى بە ئیخلاسەوە بە سەوابەوە تاوەکو خوای گەورە قبولی بکە، بەڵام گرنگیشە بەردەوام بی لەسەر پارێزگاریکردن لەو خێر و سەدەقەیە، لەو کارە چاکەی کە کردیتت نەیفەوتێنی. کەواتە کار و کردەوەی چاک هەرچەندە ئەنجامدانی گرنگە، بەڵام پارێزگاریکردنیشی لەوی گرنگترە و تاوەکو دەیگەینێ ڕۆژی قیامەت.
وەکو خی گەورە لە چەندین جێگا کە باز لە کار و کردەوەکان دەکات فەرمی من جاء بالحسنة من جاء واتە کردەوەی چاچی کردیە و پارێزگاری لەسەر کردی و بەتال نەکرد و هەتا هاتیتە ڕۆژە قیامەت هەتا وەکو لەسەری مردیە زۆر مهمە پارێزگار لەسەر کردەوە چاکانمان بکەین هەروەکو إن الحسنات يذهبن السيئات هەروەکو کردەوە چاکان کردەوە خراپەکان دەستەڕیتەوە بەڵام کردەوەی خراپی واشەیە چاکەکان دەستەڕیتەوە پێچەوانە وەشکەواتە کەواتە هەوڵ بدەین پارێزگار لەسەر کردەوە چاکەن کەواتە گەورەترین کردەوەکەوە هەموو کردەوە چاکانمان ڕەش بکاتەوە والعیاذ بالله هەڵگەڕانەوەی لە دین ئیرتدادە کەسێکەوە مرتد بیتەوە لە دوای ئیمان بەو ئیرتداد و هەڵگەڕانەوەی ئیمان و عەمەلی ساڵحی هەمووی دەڕوە والعیاذ بالله و هەروەها لە دوای ئەویش ئەوجە مەسەلەن ڕیایی منەتکردن ئەزیەتدان ئەوانە هەمووی کردەوەی چاک بەتاڵ دەکاتەوە کردەوەی چاک بەتاڵ دەکاتە پێویستە ئاگادار بین ئەو کردەوە چاکە کە کردیتت بەتاڵی مەکەوە بەو شتانێکەوە بەتاڵی دەکەنەوە خێر و سەدەقە بەچی بەتاڵ دەبیتن بالمەنی والئەذا بەوەی بەتاڵ دەبیتەوە بە منەتکردن و بە ئەزیەتدان منەتکرد وەکو باسمان کرد بەوەی کەوا تو خۆت پێگەورەتر بی لەوەی کەوا پێت بەخشیە خۆت پێگەورەتر بی لەوەی کەوا پێت بەخشیە و منەتێکی لەسەر بکەی مع العلم هەردووک بەندەی خوان خی گەورەی تاقیکردەوە بە ماڵێکەوە پێتە بەخشە ئەویشی تاقی کردەوە بە مالێکەوە لێی وەرگرتیتەوە بزانێ ئایا تو شکر دەکەی یاخۆت و هەروە ئایا ئەویش سەبر لەسەر دەگری ئیتر چه پێویست بە منەتکردن دەکا چه پێویست دەکا کەوا خۆت پێگەورەتر بی فەزلی خوایە کە مۆفەقی کردی ئەو ماڵی پێبەخشی و مۆفەقی کردیکەوە ببەخشی شکرانەی لەسەر دەوێت نەوەک بەعکسەوە منەت بکەی و هەروها والئەذا ئەزیەتدانی مقابلەکەت بەو شتێکەوە پێی دەبەخشی ئەو زۆر گوتمان شعوری بریندار بکەی لە ناو خەڵکی باسی بکەی لە قەدر و قیمەتی بینیە خوارێ ئەوانە هەمووی شێوازی ئەزیەتدانە کەواتە خێر و سەدەقەکەت بەتاڵ مەکەوە بە منەتکردن و ئەزیەتدان جا خی گەورە نمونە دەینتەوە وەکو چێ هەروەکو ئەو کەسێکەوە بە منەتکردن و ئەزیەتدان کردەوە چاکەکەی بەتاڵ کردیتە وەکو ئەو کەسێکەوە بەخشیتی لە پێناوی خوا بەڵام عینی بەڕیایی بەخشیتی تاوەکو بەو ڕیاییەکەوە بەخشیتی هەموو ئەجر پاداشتەکەی ڕۆیشتە کەواتە نمونونەکە ئەوەیە کە الذی ينفق ماله رئاء الناس هەروەکو ئەو کەسێکەوە مالی خۆی دەبەخشی لە بۆ ڕیایی رئاء الناس تاوەکو خەڵک بیبینن ولا يؤمن بالله واليوم الآخر ئیمانی بە ذاتی ئەڵڵا و ئیمانی بە ڕۆژی دوایی نییە ئیمانی بە پاداشتی خوای گەورە نییە و ئیمانی بە پاداشتی قیامەت نییە فمەثەلوه نمونەی ئەو کەسە کەمەثەلی سەفوان کەواتە نمونەی ئەو کەسێکەوە دەبەخشی ماڵەکەی بەڵام لە بۆ ڕیایی دەبەخشی تاوەکو خەڵک بیبینن لڕؤیەتی الناس تاوەکو خەڵک بیبینن مەبەستی خوا و ڕۆژی قیامەت نییە نمونەی ئەو کەسە وەکو کەمەثەلی سەفوان وەکو بەردێکی گەورەی لووس سەفوان ئەو بەردەی کەوا گەورەیە و لووسە عەلەیهی توڕاب ئەو بەردە لووسە خۆلی لەسەرە فەئەصابەه وابل واتە بارانێکی بەڕێژنە بارانێکی تند لەو بەردە لووسەیدا کەوا خۆلی لەسەر بوو لە نەتیجەدا فەتەڕەکەه سەلدا ئەو ڕێژنە بارانە کە لە بەردێک دەدا کە لووسە بەخۆی خۆڵیشی لەسرە طبعا ئەو لە نەتیجەدا ئەو بەردەچی لێدێ فەتەڕەکەه سەلدا واتە ئەملەس واتە خۆڵەکەی لەسەر لا دەبا و بە لووسی دیسان بە دیار دەکەویتەوە لا يقدرون على شيء مما كسبوا کەواتە وەکو ئەو بەردە ئەو کەسێکەوە لە پێناوی ڕیایی دەبەخشی مەبەستی خوا و ڕۆژی قیامەت نییە کار و کردەوەکە وەکو ئەو خۆڵەیەکەوە لەسەر ئەو بەردەیە کەوا زاهیرەن خۆڵ و خا کاتێکەوە بارانی بەسەردا دەباری لە نەتیجەدا بەروبوومی لێشین دەبی بەڵام ئێوی لەبەروی ئەساسەکەی بەردێکی ڕقی لووسە کاتێکەوە بارانی لێدەدا ئەو بارانەکە لێدا خۆڵەکەی هەموو دەڕوێنی بەردێکی ڕقی لووس دەمینێتەوەکەوە هیچی لێشین ناوی سبحان الله لا يقدرون على شيء مما كسبوا هیچیان بەدەستەوە نامینێ لەوەی کەوا کردیتیان
هیچیان بەدەستەوە نامینێ وەکو ئەو بەردەی کە بە بارانەکە خۆلی لەسەر لاکەت ئەویشیان بە مردن و گەیشتنی بە قیامەت بە مردن و بە گەشتنی بە قیامەت وەکو ئەو خۆڵەی سەر ئەو بەردەڕەقەی هەمووی دەڕوا لا يقدرون على شيء مما كسبوا هیچی پێنامینێ کەوا دەجەسەڵاتی دابی ئەوەی کەوا کردیتی خێری لێ ببینیتەوە والله لا يهدي القوم الكافرين والله سبحانه وتعالى هداية ڕێنمونی کەسانێکی کافر ناکە کەواتە مۆفەقیان ناکە ئەگەنا هیدایەتی ئرشاد لە بۆ کافر و مسلمان و زانم و لۆ هەمووانە لە بۆ هەمووان ڕێنمونی کردیەتە ئەو کەس نەڵێ نەمزانی بەڵام ئەوەی کەوا قبولی بکە ئەو جا خوای گەورە هیدایەت تەوفیقی دات بەڵام کەسی کافر کەسی بێباوەڕ کاتێک کە بەخۆی قبولی نییە ئیتر خوای گەورە هیدایەتی نادا خوای گەورە هیدایەتی نادا کەواتە بەڕاستە ئەو نمونەیە ئەو کەسە کەوا بەڕیایی ماڵی خۆی دەبەخشی نمونەی وەکو ئەو بەردەڕەقەیە سوبحان الله بەو بارانەی کەوا لێیدا ئەو قیسە خۆڵەی کە لەسەری لا دەکەوی و دێتەوە سەر حەقەتی خۆی و هیچ پاداشتی نییە دێتەوە سەر حەقەتی خۆی هیچ پاداشتی نییە کەواتە لە هاتنی لە ڕۆژە قیامەت وەکو ئەو ڕێژنە بارانەی کە بە بەردەکەی کەوتیە کە ئەویش بە هاتنی لە ڕۆژە قیامەت هیچ پاداشتی نامینێ ئیتر ئەوە نمونێ ئەو کەسێک کەوا ڕیایی دەکا وەکو ئەو کەسەش کە ماڵەکەی خۆی دەبەخشی و منەت دەکا و ئەزیەتی مقابل دەدا ئەویشیان وەکو ڕیاباز هیچ ئەزر و پاداشتی نامینێ لە خوای گەورە داواکەن لەو کەسانە بین کەوا خوای گەورە پارێزراومان بکە لە ڕیایی و ئیخلاسمان پێ ببەخشی و هەروە لەو کەسە چاکەکارانە بین کاتێکەوە دەبەخشی بە هیچ شێوێک منەت نەکەین و هەروە ئەزیەتی مقابلەکەمان نەدەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون